یەکێک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە لیژنەی دەستپاکی باز لەو بەهەدەردانە زۆرەی کە لە ئارت و بەشە خۆراکیانی کە دەخرێنەوە بازاڕەکانەوە دەکات کە نزیکەی 400 میلیارد دینار بەهەدەردان کراوە. ئەمەی ئاراستی لیژنەی و ئاراستی نزاهی عێراق کردووە سەبارەت بن بابەتە ڕوونکردنەوە بدات. بەهەدەردانەکانی عێراق هێشتا هەرماون کە بۆتە خاڵی لاواز لە کۆی سێکتەرەکانە، لە کۆی بوارەکاندا، لە کۆی بەڕێوەبەرایەتیەکاندا هۆکاری چارەسەر نەبوونی بابەتە و هەروەها پێیوەست بە پرسی جوتیاران و ئەو بودجەی ئەو بڕە پارەی کە پێویستە لە ناوەندەوە بۆیان بنێرێت. لەسەر ئەم بابەتیش بە هەمان شێوە لەگەڵ بەڕێز غەریب ئەحمەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق گفتوگوی زیاتر دەکەین کە لە ڕادنیەوە بڕێگەی سکایپ میوانی ئەمەی کاک غەریب زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بەهەدەردانەکانی عێراق تا دێت زیاتر دەبێت و بەردەوامی باسی لەوە دەکرێت. چی بۆ کراوە لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە تایبەت لەم خولەیە و چی بۆ دەکرێت؟ بەڵێ هەڵبەت لەم دۆخی ئێستا عێراق کە عێراقیەکان بە گشتی و هەرێمی کوردستانیش لە ساڵانی ئەوەدانە کە حکوومەتی ئێستای جەنابی محەممەد شیع سوودانی پەلە بکە لە ناردنی میزانی عێراق بۆ پەرلەمانی عێراق بۆی پەسەند بکرێت و ئیتر دوجار حکوومەتی عێراقی بتوانێت کار لەسەر ئەم داهاتە بکات کە حکوومەتی عێراقی لە ئێستای حاڵدا لە هەموو خولەکانی دوای سقوط وەزعی دارایی یاخود اقتصادی حکوومەتی عێراقی لەم ئاسە بەرزەدایە کە ئەتوانرێت خزمەتێکی باشی خەڵکی عێراق بکرێت. بەدەستەوە ئەبینین کە ناو هەندێک دۆخ دێتە پێشەکە ئیتر تێوە دەگرێت لە گەندەڵی و لە ئەم دۆخانەی کە خەڵک مەویست دەکات. لە ئێستادا ئەوەی کە ئێمە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاخود بە دیاریکراوی فراکسیۆنی نیشتیمانی کوردستان کە هەردەم ئیتر ئەوە خەم و ئەجندا و پلانی ئێمە بۆ کە چۆن بتوانین لە عەسری کارکردنماندا زۆرترین کۆنتاک لەگەڵ مؤسساتی وڵات بگرین بۆی کە داهاتی وڵات یاخود پشکی هەرێمی کوردستان یاخود مستحقاتی خەڵکی هەرێمی کوردستان لە کۆی بۆرە جیاوازەکاندا ئیتر بتوانین سەحی بکەین بۆ هەرێمی کوردستان و ناویشاندا ئەم حەق و مافانەی کە هاوڵاتیان هەیانە لە هەموو بوارەکاندا لە بواری سەبەتەی خۆراک وەتا فۆڕم لە بواری ئەم حەق و مافانەی کە لە بواری گەنم و ئیتر بواری کشتکاڵیدا هەیانە. ئەبین لێسادا کە پرسێک هاتە ناو شەقامی عێراقی کە تا حەدێک مەویسی ڕوو لە شەقامی عێراقی کرد، ئەویش ئەم گەندەڵیەیە کە درچی پێکراوە و لە ئێستادا لە مەحکەمەی کەرخ لە تەحقیقدا بۆی کە بتوانرێت لەگەڵ وەزارەتەکانی معنی کە وەزارەتی داراییە لە حکوومەتی عێراقی وەزارەتی بازرگانیە و ئەم بە ئاگابوون و متابعەشە کە پەرلەمانی عێراق لیژنەی نەزاهە دەکات بۆ ئەو بڕەپارەیە کە لە ساڵ کار دیاریکراوی لە مانگی لە دوای مانگی 6 بۆ کۆتایی ساڵی 2022 کە بڕی 5 تریلیۆن بەڵێ کە بڕی 5 تریلیۆن تەرخان کراوە لە وەزارەتی دارایی بۆ وەزارەتی بازرگانی تا بتوانێت چەند کارێک لە ئەجندای خوداجی وەرجێ بکە. لەوانە وەزارەتی بازرگانی لە پلانیدا هەبووە کە لەم ڕەپارەیە 2 تریلیۆن و نزیکەی زیاتر لە 500 میلیارد تەرخان بکە بۆ سەبەتەی خۆراک و بتوانێت لە پلانی وەزارەتی بازرگانیدا هاتووە کە لەم پارەیەدا کار بۆ دەکات کە تریلیۆنێک و زیاتر لە 500 میلیارد دابینکە بۆ کڕینی گەنم و هاوردەکردنی وحدەتی لە عەمبار و ئەم کەلوپەلانەی کە دوجار ڕەتی بە هێنان نەقڵ و هەشتانەوە هەیە. بەداخەوە کە ئەوە بەدیکرا کە لە کۆی ئەو هاوپێشە کڕین و ئیتر دان بە خەڵکو ئەوانە 400 میلیارد گومانی ئەوەی دەکرێت کە لە سەبەتەی خۆراک و لە کردنی گەنم و لەو بابەتانە تووشی گەندەڵی و ئیتر لیژنەی نەزاهە لە نێو پەرلەمانی عێراق دەتوان بە دواداچوون بۆ ئەم بابەتە بکەن و پەرلەمان هەموو ئەو لیژنانێکە هەیەی دەسەڵاتی هەیە لە سەرۆکی حکوومەتی عێراقیەوە تا ئاخر مؤسساتی دەوڵەت چاودێری و لێپرسینەوە بکات ڕقابە و ئیشراف بکە. لەو نێوەندە داوای کردووە کە ئەم کێشەیە کە یەک لە پەرلەمانتارەکان هادی سەلامی کە لە لیژنەی نەزاهەیە ئیتر درێت بۆ بکات و لەگەڵ لیژنەی نەزاهەی ناو پەرلەمانی عێراق قسە بکات وە نووسراویان ئاڕاستی وەزارەتی دارایی عێراقی کردووە خۆ لەم هاوکاریە کە بۆ وەزارەتی بازرگانی عێراق نردووانە چەندە و بۆچی و بۆ چۆن بۆ وەزارەتی بازرگانی عێراق وەزارەتی دارایی دەبێت بڕی ئەو پارەی کە تەرخان بکرێت
بۆ ئارد و ئەو سەبەتە خۆراکیانی کە باسی لێەوە کراوە بە هەدەردانی 400 میلیارد دیناری لێکەوتۆتەوە وەکو گومان تا ئێستا ژوور نەبووتەوە خۆی هەم سەبەتی خۆراکی و ئارد یعنی ئەگەر ساڵانە بڕپارەیەکی بەنزیکەی بۆ تەرخان بکرێت ئەبێت چەند بێت بڕی پارەکە ئەوە ڕەمە زیاتر لیژنەی مالی بێت تحدید و تەخسیسی ئەم بوارە بکات سوڕعامەکە بە ئەمەوە بگرین ئەویش ئەوەیە کە بە هەدەردانی ئەم پارێزە بەلاحایمە ئەو بە چەند ساڵێک مشتومڕی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عراقی لەسەر 400 میلیارە مثلا 200 میلیارە یان ورتر بیڵم کێشەی ئێمە لە هەرێمی کوردستان یاخود ئەوەی کە لە فراکسیۆن ئیشمان لەسەر کردووە لەسەر ئەم 309 میلیارد دینارەیە کە لە 2014 و 15 برادوتەرەکانی هەرێمی کوردستان لەسەر حکوومەتی عراقییانە بە دەریکایی وەزارەتی بازرگانی بە هەر بێنوێک بێ ماڵپەڵەی پێکراوە تا ئەوەی گەشتە 2022 توانێت لە ئاسایشی خۆراک جێگیر بکرێت ئەم پرسیارەکە لێرەدا ئەوەیە تۆ وەزارەتی بازرگانی لەولاوە دێی بە هەر بیانوێک بێت ئەم حەقێکە حەقی هەرێمی کوردستان نایدی بەڵام لەولاوە ئیتر بۆ کۆمپانیا بۆ هەر شوێکە دێی پارەی تەرخان دەکەی 5 تریلیۆن ئیتر دوای لە کۆمەڵک خاڵ و ئیتر حەقلی بۆکەی ئەو بۆ سەبەتە خۆراک ئەو بۆ گەنمەوە بۆ مەسەرەن کڕینی مەکائین بۆ هاتوچۆی ئەم گەنم و ئیتر ئەمبار و ئەوشتانە دەی لەوێدا مەجال دروست دەکەی بۆی کە نای ئەوەی کە داوایەکی ڕەوای حەقی ئێمەیە کە چەند ساڵێکە داوا دەکەین پارەی گەنم جوتێران بڵام بزانم ئێستا دارایی عراق چۆن هەڵسەنگاندنی بۆ دەکرێت لە نێو موازنە پرۆژە یاسای بودجە کە محەممەد شیع سوودانی هەر ئەمڕۆژ باسی لێەوە کرد لە ساڵیادەکەی محەممەد باقر حەکیمی باسی لەوە کرد کە موازنە وردەوردە ئیتر ئاراستی پەرلەمانیش دەکرێت پرۆژە یاسای بودجە ئێستا داهاتی عراق چۆنە لە نێو ئەم موازنەیە يعني پشکی هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەر دێت بەڵێ داهاتی عراق دەکرێت ینی زۆر ڕاشکاو ئەو قسەی بکەم لە دوای سقوط دوات تا دوای 2023 و ڕوخانی ڕژەیم باز هەتا ئێستا کە قسە ئەەکەین عراق لە ئاسترین بەرزی اقتصادیدا واتە هیچ و کاتێکی حکومڕانەکانی پێش جەنابی محەممەد شیع سوودانی هەتا دەگاتە سەر ئەوەی کە سقوط هیچ کاتێکی عراق حکومەتی عراقی بەخەت ئێستا اقتصادی مالی بەهێز و گەورە نەبووە ئیتر ئەوەی کە دەمێنێتەوە چێمێتەوە ئەو دەمێنێتەوە کە لە میزانێت چۆن دابەشی ئەم پارەیە دەکرێت و چۆن محافظات ئەوەی کە بودجێ ئەقالیمە مەسەرەن بەرکەوتەکانیان چۆن نەبێت و هەرێمی کوردستان چیە بێت و ئەم وەزارەتانی کە وەزارەتی ڕاستەوخۆی تەنفیزینە ئەوان چۆن ئەتوانن مامەڵە یاخود لە خزمەتی هاوڵاتی دابیشکەنەوە یاخود چۆن ڕێگر دەبن لەوەی کات ئێمە تەنها لە ئاسایش خۆراکە فەسڵمان کردووە و دەستکراوەی بۆ حکوومەتی جەنابی مستفا کاظمی کراوە ئەوە تابینی کە ئیتر لایەک لە وەزارەتی بازرگانی کراوەتەوە بزانین ئەم پیاسێت چۆنەوە بۆ چۆ دەڕوا بینی کە خەریکە ئاسێک بەخۆ بدینێکە دیسان بێئومێدی خەڵکی عێراق لە مؤسسات بێنتە پێشێ و وەکو باس جەنابیش باسیەکەی پێش حەدەس ناکەوین واتە پێش دادگا ناکەوین کە ئێستا کێشەکە لە دادگای کەرخا بەڵام بێگومان ئیتر سەرەداوی ئیشەکان پێمان ڕادەگەینێکە بێسەروبەرێک لە کارەکانی وەزارەتی بازرگانیدا هەبووە و مەحسوبێت و مەسوبێت لە وەزارەتی بازرگانیدا هەبووە و بەفعلی ئەوەی ئێستا کە دەگوزرێت و لە بەردەمی شەقامی حق بحقی خوانی ئەزانن کە نەک هەر لیژنەی نەزاهەی پەرلەمانی عراق و نەک هەر لیژنەی قانونی پەرلەمانی عراق و کۆ لیژنەکان لە هەموو هاوڵاتێکی عراق مافی ئەوەی هەیە کە لە ڕێی داواکاری گشتی عراقەوە سکاڵات و ماکە لەسەر ئەوەی کە لە کوێدرکی بەم شێوازە گەندەڵی کرد لە کاتێدا کە ئێستا جۆرێک لە خیتابی شەقامی عراقی ئەوەیە کە دەبێت ئیسلاح لە بواری دارایی ئابووریدا بکرێت واتە دەخلی عراق بۆ خەڵکی عراق بێت نەک بەوەی کە بۆ کۆمپانیاک و بۆ مؤسسەیەک و بەداخەوە لە زۆربەی حکوومەتەکان وا بووە بە هەرێمی کوردستانیشەوە جاری وا وەزارەتێک دێت لەگەڵ کۆمپانیا گرێبەستەکە کە ئەم کۆمپانیا شایستەی ئەوەی نییە کە ئەم ئەمانەتە گەوری وێ بدرێت ئەوە ڕەتی بە قوتی خەڵکەوەی ڕەتی بە ژیانی خەڵکەوەیە ومێت دەکەین باست لە کرد کە پێویستە بۆ جوتیارانی هەرێمی کوردستان بنێرێت ئەم بڕەپارێ دیارە 2015 و 2016 کات ینی چی کراوە جەنابەت وەکو لە لیژنەی کوشت و کاڵدایت چی کراوە بۆ پارەی جوتیاران دەشێت لە 2023 دا بە دیاریکراوی لەم چەند مانگەی کە لە ڕێماندا وەکو دڵخۆشیێک بدرێ بە جوتیارانی هەرێمی کوردستان بۆ گەشتنی ئەم پارەیە
بەڵێ بێگومان خۆتان ئەگەدارن کە لە ساڵ پار مەسەلەی پرۆژەی ئاسایشی خۆراک لە پەرلەمان جێگیر کراوە دەنگی بۆ درا بە حکوومەتی عراقی بۆی کە دەستی کراوە بێت ئەم وەزارەتانە هەرکەسە بێتر بەم ئەجندایی کە کارنامەی کاریانە لە وەزارەتەکان دەستکراوە بن لە ناویشاندا وەزارەتی بازرگانی کە بە تەحدید 309 ملیارد دینارەکە لە ئاسایشی خۆراک جێگیر کرا تردرا بۆ بە سەرۆکی حکوومەت لە مانگیدا لە چواریدا بە فەرمی کتابی ئاراستەی لارە پەیوەنددارەکان کردەوە و لەشەندا وەزارەتی دارایی بازرگانی کە دەبێت ئەم پارەیە سەرف بکرێت تەنها تا کۆتایی ساڵی 2022 تەنها توانرا پارەی 2014 بدرێت لەو ساڵی ئێمە کە هاتینەوە سەر ئیشورا 2023 وانە دیسان مخاطبە کراوە وەزارەتی بازرگانی کە ئەم پارەیە بدرێت بیسمان کە لێدوانی وەزارەتی بازرگانی ئەم ئاراستەی بەخۆگرتووە کە حکوومەتی نوێ هاتە پێش و ئێمەش ئەجندای کاری خۆمان هەیە بزانین چۆنە ئیتر کۆمەڵک بێن و هاتە پێشێکە بەڕاستی 2000 ئەوە قسان بوو کە نەخێر دەبێت نابێت لە بە ئاسایش خۆراک بکرێت لەم بوارەدا ئەبێ ئیلا میزانیە فەسڵ بکرێت باشە پرسیارەکە ئەوەیە ئێمە پرسیارمان لێکردن بۆ لە کۆی بڕگە و مادە فەسڵەکان ئێوە تەرکیز دەخرە سەر ئاسایشی خۆراک خۆگەوانە کرابە لە مانگی شەشەوە بە دوا حکوومەتی عراقی پەنچەر بوو نەیەتوانین تەنانەت بەنزیم بۆ سارەتدا بکات خێرە ئێستا بۆ ساڵەکانی حکومی طبعاً خێرە توانیتان تا مانگەیەک بێن و ئەو دەنگدان بە ئاسایش خۆراکی کێشێژینەوە بەڵام لە بواری پێدانی ئەم خەرجەی کە هەرێمی کوردستان هەیەی بۆ برازیلەکان لەوێدا ئیش بە پرۆژه ئاسایش خۆراک ناکەن بۆیە لە چەند ڕۆژی ڕابردوو بە ئاگاداری تیمەکانی ڕاگەاندنی نیشتیمانی کوردستان سەردانی وەزیری بازرگانی کرد و بە نووساوی ژمارە 41 داوای ڕوونکردنەوەم دەکرد کە هۆکاری یاسایی مامداتە لەسەر ئەوەی کە پارەی 2015 و 16 نادا هەندێک مبڕی هێنایەوە کە بەڕاستی لەناو معادلەی حکومیدا خۆ یاساییدا جێی نەدەبووە تر مای مەقبول نەبوو 2000 دوای جدەلێک هاتە و قەناعەتی وتی من تا هەفتەیەک ئەم پارەیە دەخەم سەر هەژماری بانکاری هەرێمی کوردستان من لەگەڵ لە ئەسنای قساندا وتم با هەفتەیەک تا سەری مانگ ئێمە چاوەڕە دەکەین ومێت دەکەین کە ئەم بەڵێنی جەنابەت ئەیدی وا بێت و بڕوات و تا مانگی دوو یەکی دوو بەڵێ وتاکیدمان لەوە کردەوە بەڕاستی ئەگەر ئەم بەڵێنەش بستە گەڵ کۆی ئەم بەڵێنانەی کە بەشێک لە مؤسسات لە بەپەرسانی ئێستای حکوومەتی عراقی مماطلە بە قەزیەی نەتەوەیمان دەکەن لە هەموو بوارەکان هەم لە بواری مادەی سەوڵچلە لە بواری ئاسایشی خۆراکە لە بواری ئەو مستحقات و شایستەدارانەیە کە هەمانە لە کۆی بوارەکان ئێمە داوامان کردووە کە حکوومەتی عراقی دەنگمان بۆ داوە و لە ڕەشنووسی نووسینەوەی هەیکەلیتی حکوومەتی عراقیدا کورد و نیشمان کوردستان ڕۆڵی گەورەتیدا هەبووە و ئەم حکوومەتی ئێستاش دیسان بیکەوم لەسەر حکوومەتی عراقی نیشمان کوردستان ڕۆڵی گەورەتیدا هەبووە و نیشمان کوردستانیش دروستبوونی تا ئێستایی بۆ دروست بۆ کە داکوچی مافی خەڵکات و مافی خەڵک لای بە هەند وەردەگیرێت و ئەم ڕێگانێک کە ڕێگەی یاسایی قانونینە داگرینە بەرەوتو فراکسیۆن نیشمان کوردستان بۆ دەسەبەرکردنی مافی خەڵک باش کاک غەریب ئەو پارەی کەوا بڕیارە بۆ جوتیارانی هەرێم بنێرێت وەکو خۆی دەنێنرێت یاخود کەم کراوەتەوە هیچ گۆڕانکاریێکی بەسەر داهاتووە نەخێر لەی زیاد نابێ و لەشی کەم ناکرێت ئەم پارەیە کە ئەما کەمە دوا پرسیار کاکە غەریب ئەما کەمە دوامان ئەوە بۆکەنێت ئامادەین چی براجوتیارەکانە چێ لەگەڵمان بێت بیان بێت لە بەردەم وەزارەتی بازرگانی بوەسی لەگەڵیان و ئیتر ئێمە ژەکو ئەم خەڵکەی کە لە عراقدا بۆ بچترین مافی خوان دێنمان دەگرن و ساحی تەحلیل دەگرن کاک غەریب بۆچی لەنێو ئەو بەهەدەردانی کە لەنێو عراقدا هەیە عراق لە قەیرانی داراییدا لە قەیرانی سیاسیدا لە بەهەدەردانێکی زۆری مالی و داراییدایە بۆچی بیشە پشکی هەرێم و ئەوەی کە پەیوەندی هەیە بە هەرێمی کوردستان و کێشی بۆ دروست دەبێت لە ناوەند بەداخەوە تا ئێساش نەزعەیەکی تایفی نەتەوەیی لەناو مؤسسات یاخود لەناو عەقل و عروبەدا کار دەکات لەکوێ پێویستیان بۆ هەبوو کە کورد هاوکاریان بێت بۆ تەشکیلاتی حکوومەتیان بۆ بەهێزکردنی مؤسسەیەک کراوە کەس برانیت برا کوردەکانیان دەبێت و لەکوێ پیانەوە بکە مستەغنی بێویستن لە ئێمە بێگومان ئەوە ئەمە ڕاستی دەگرن کە بۆ ئەم کێشانەی کە کێشەی گەندەڵی فەسادی ئیداری و هەر بواریشترە لە بواری بەهدەردان بێگومان بەشێکی ئەدۆزنەوە بۆی کە کوردی زیان بەخشی ئەم بەشە بۆیە ڕێک پێدرە نابێت لەلاەن دادگاوە چون دادگا تا ئێستاش دادگای عراق دەکرێت بڵم سەر بە خۆی پاراست و زۆر باشی و ئەم تانۆسکاڵانی کە خەڵکیان فراکسۆنێکیان لایەنێکە ئەیدات کاری لەسەر دەکات
زۆر ئێمە باش. وا هەست دەکەین لە کورد و بەدەرەوەی لە نیشتیمانی کوردستان پێویستیان بۆ نەبێت کە پەنابەرینە بەر دادگا ئەوانە بکەن کۆی لایەنەکانی ئێستای بەردەوام بوو لە حکومەتی عێراقی خۆیان باش. پێخەرزاری موقفی نیشتیمانی کوردستان و پێیان وایە کە هەردەم سەمامی ئەمان بووە نیشتیمانی کوردستان ئەم عنوانەش کە کاتی خۆی لەلایەن مەرجەعەتەوە دراوە جلای مامزلەر بۆ کورد و بۆیەکی نیشتیمانی کوردستان هەروە خۆی ماوە لەکوێ ئێمە وەکو نوێرایەتی کە لە پەرلەمان یاخود لە تیمی حکومەت لە حکومەتی عێراقی کار دەکەین مفاتحەی هەر بابێکەکەین کە کێشەیە و بە سوودی گەلەکەمان تەواو دەبێت تایرە گوێبیستن. بەڵێ کاغری هیچ کاتم لە بەردەستان نەما زۆر سوپاس دەکەین کە ئامادە سپاس بۆ بەڕێز غەریب ئەحمەد ئەندامی ئەنجومەنی نێرانی عێراق لە ڕانیەوە میوان ماوەندان